یاریەکانی هەفتەی شانزەیەمی خولی نایابی کوردستان بەڕێوەچوو. چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری سەی سادقی کرد. لا سەرەتای جێمی یەکەمی یاریەکەدا هەردوویانە بە هێرشبردن دەستیان پێکرد. لە خولەکەکانی سەرەتای یاریەکەدا و لە خولەکی دوو یاریەکەدا جیهان جەلال یاریزانی چەمچەماڵ توانی تۆڕی گۆڵی یانەی میوان بەهەژێنێت و گۆڵی یەکەم تۆمار بکات. خۆشیەکانی یانەی خاوەن ماڵ زۆری نەخایاند تا ئەوەی 5 خولەک لە دوای تۆمارکردنی ئەم گۆڵە و لە خولەکی حوتی یاریەکەدا سەید سادق لە ڕێگەی یاریزان عەلی سەعیدەوە گۆڵی یەکسانی تۆمار کرد. دوای تۆمارکردنی ئەم گۆڵەش یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆ بینی و یاریزانانی هەردوویانە چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. بەڵام ئەو جێمە بە یەکسانی و بە تاکە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هات. لە جێمی دووەمی یاریەکەدا بە مەبەستی بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە و تۆمارکردنی گۆڵی زیاتر ڕاهێنەرانی هەردوویانە چەندین گۆڕانکاریان لە پێکهاتەی تیپەکانیاندا ئەنجامدا. لە خولەکی 52 یاریەکەشدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان عیماد ئەحمەدەوە گۆڵی دووەم تۆمار بکات. دوای تۆمارکردنی ئەم گۆڵەش یاریزانانی سەید سادق هەوڵی زۆریاندا تا ئەوەی ئەنجامەکە یەکسان بکەنەوە، بەڵام سەرجەم هەوڵەکانیان بێ ئەنجام بوون. لە خولەکەکانی کۆتایی یاریەکەدا و لە خولەکی 90 کۆدوو یاریزانی یانەی چەمچەماڵ فەرزەندە محەممەد توانی لە ڕێگەی لێدانێکی جوانەوە گۆڵی سێم و سەرکەوتن بۆیانەکەی تۆمار بکات و دوجار یاریەکە بە فیکەی ناوبژیوان کۆتایی هاتوو. چەمچەماڵ لە نێو یاریگا و هەندەرانی خۆیدا سێ خاڵی گرنگی لە یەکەم یاری قۆناغی دووەمدا لەسەر حسابی سەید سادقی میوانی بەدەستهێنا. سشی خراپە یعنی بەڕاستی تۆ تیپەکەت بدۆڕێ بەم شێوەیە بەڕاستی ئێمە گلەیمان زۆرە، ینی بەڕاستی خاصن لە ڕووی تحکیمەوە تحکیم یعنی چەند یاریەکە وەستا 6 دقیقە ئیزافی داوە بەڕاستی یعنی یاریەکە هەمووی وەستان بوو. ئێمە ئەمڕۆ بەڵێ تیپەکە لە ڕۆژی خۆمان نەبووین وەکو یاریمان نەکرد، تیپەکەمان لە ڕۆژی خۆی نەبوو بەڕاستی بە حەقەت لێرە شواڵێن پیرۆزە لە یاری وەرشی چەمچەماڵ بەڕاستی ئەوان ئێمڕۆ ئێمە باشتر بوون توانیان بیبەنەوە. بەڕاستی هەستێکی خۆشە ئێمە هەر لە قۆناغی یەکەم کە کۆتایی هات چەند یاریەک چەند خاڵێکمان لەدەستدا بۆی ئیشمان کرد لەسەر ئەوەی کەوا لە قۆناغی دووەم لە بیدایەتی دەستپێکردنی قۆناغی دووەم ئیش لەسەر ئەو خاڵانە بین کە لە دەستمان داوە بۆی ئینشاڵڵا بتوانین خاڵەکان بەدەست بێنینەوە بۆی لە کێبڕکێکە دانەبڕین و بتوانین لە ڕزبەندی پێشەوە خۆمان جێگیرکەین. بەم ئەنجامە و لا ئێستادا چەمچەماڵ خاوەنی 25 خاڵ و 18 گۆڵە. چەمچەماڵ ڕیزبەندی سێمی یانە نایابەکانی کوردستانی گرتووە. یانەی سەید سادقیش خاوەنی 22 خاڵ و 19 گۆڵە. لا ڕیزبەندی شەشەمی یانە نایابەکانی کوردستاندا خۆی دەبینێتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.